ئێمە ئاوارەی سەلاحەدینین و ڕوومان لە هەرێمی کوردستان کردووە. لە دەی شەوەوە دەرچوین 3:30 بەیانی گەشتینە لای هێزەکانی پێشمەرگە. سپاس بۆ خوا لەو ڕۆژەوەی هاتوین هیچ کێشەمان نییە، هەموو شتێکیان بۆ دابین کردوین. هەرکە گەشتین ئاویان پێداین، ئێمەش گوتمان سپاس بۆ خوا گرنگەوەی لە دەستداش ڕزگارمان بوو. إني النازح عارف حميد خلف من ناوم عارف حميد خلفة خەڵکی سەلاحەدینم 2 ساڵ زیاترە ئاوارەم لە هەرێمی کوردستان. ئێمە نزیکەی 40,000 کەس بووین لە ناوچەی یەسری بەژیاین. ماڵی ئێمە لە گوندی بۆ حوشمە بوو. کاتێک داعش نزیک بۆ لە ناوچەکەمان ئێمە ئابلۆقە دراین لەلایەک سوپای عێراق و چەکدارانی حەشدی شەعبی، لایەکەی دیکەش چەکدارانی داعش بوون. بە تەواوی لە هەموو پەیوەندیەکدا بڕین، کەس خۆی ناکرد بە خاوەنمان، نە حکوومەتی عێراقی و نە هیچ هێز و لایەنێکی دیکەش لە ناوچەکە، هەروەک ئەوەی لە قافڵە جێمابین یان کرابینە قوربانی نێوان شەڕی هەردوولا. پشتی بهار عربی شورشا گلین سوریه 2011 خلکی ما روشاوای کردستان گلک آواره و پنابر بون، نزدیکی 250,000 حتی 300,000 کساش روشاوای کردستان قصدا هرما کردستانه کرن، قصدا باشور کردستانه کرن. بگومان درگاه سرکی سنور روشاوا و باشور کردستان پارێزگاها دهۆکیە. ژمارە هەرە زۆرمان پارێزگاها دهۆکیە، چەندین کەمپات نەدروستکردن، ئێکشوان حتا بێگاوێژی کەمپا دوومیسە و مازنترین کەمپا ئاوارە و پەنابەرێت ڕۆژاوای کوردستانێ لە هەرێما کوردستانێ. وی دەمیدا دیارە UN و نەتەوێنێ گرتی گەلک احتیمام و گرنگی و بابەت پەنابەرین سووری و تایبەتی ڕۆژاوای کوردستانێ وەرگرت هاتنە سەرخەتی و هەروە ساڵ 2011 ڕەوشا حکومەتە هەرێما کوردستانێ باشتر بوو، پەیوەندیت مەلگەل حکومەتە بەغدا فدرال بەشێکی باشی بودجا عێراقیت هاتە هەرێما کوردستانێ، یعنی شیان و ئیمکانیاتت دارایی و بودجە هەمی باشتر بوون ژێرێ. شەڕ لە ناوچەکەمان دەستی پێکرد. تا دەهات شەڕەکە گەرمترە بوو. بەردەوام لەلایەن هەردوو لاوە ناوچەکە بە تۆپ و بە تەیارە لێدرا و خەڵکی سڤیلە بوونە قوربانی. لە یەکێک لە بۆمبارانی فڕۆکە جەنگیەکانی عێراقدا نزیکەی 50 کەس لە ناوچەکەمان گیانیان سپارد. پاشان لەلایەن سوپای عێراقەوە بڕیاردرا ماڵەکان چۆڵ بکرێن. ئێمەش هیچ ڕێگەیەکی ڕزگاربوون لە بەردەممان نەبوو، نەمانەزانی ڕوو لەکوێ بکەین. تەنانەت ڕێگەی دووجەیل و دیالەش بە ڕوومانە داخرابوون. نزیکەی 40,000 کەس چاوەڕێی دەرفەتێکمانە کرد تا ڕزگارمان ببێت. دواتر چوینە قۆناغێکی دیکە چکە لەسەر ئاستی عێراق دوای کەتنی مووسڵ بەسەر بەدەستی داعش و داگیرکردنی پانتاییەکی یەکجار زۆر لە خاچی عێراق لەلایەن تیرۆریستانی داعشەوە لە سوورانی پارێزگاکانی نینەوە و سەلاحەدین و کەرکووک و دیالە و بەغدا و ئەمباریش کە توانیان ئەو منتیقانە بکەنە ژێر چێفی خۆیانەوە. خەڵکێکی یەکجار زۆر پەناهەندە بوو، ئاوارە بوو، بە تەبیعەتی حاڵ ڕوویان لە هەرێمی کوردستان کرد.
و بە تایبەتیش لە هەولێر چکە ئێستا ڕێژەی سەرجەم ئاوارە و پەنابەر 43% لە هەموو هەرێمی کوردستان لە هەولێرە بە 38% لە دهۆکە نزیکی 24% لە سلێمانی گەورەترین ڕێژە لە هەولێرە کە ئاوارەکان برێن عێراقیەکان لە خۆوە دەگرێت لەگەر سووریەکان. ڕاستیژی نەما نە حکومەتە هەرێمێ نە حکومەتە عێراقێ نە نەتەوێنێ گرتی ئەف حازریە نەکرد بۆکو داعش وی تشتی بکەتن. بەس پشتی 3-8 مەزانی بۆ واقع و هاتنە سەدان هزار کوردên ێزدی و هەروەسا خەلکی ڕۆژئاوای دجلە زمار و دەڤەرێت ڕەبیعە و هەروەسا بەری هینگیژی کریستیانە قەستا پارێزگەها دهۆکێ و هەولێرێژی کرد بۆ ئەمشین بێژین دەڤەرێن تلکێفێ و تولسقوف و حتا توگەهەیە نزیکی سنووری ئەلقوش. دواتر بە ناچاری بەرەو ڕووباری دیجلە ملماننا. بە 4 بەلەمی ڕاوکردن لە ماوەی شەو و ڕۆژێکە هەمومان پەڕینەوە. زۆربەی دایکەکان هەندێک لە مناڵەکانیان لە ڕووباری دیجلە بەجێهێشت. ئەو کاتەی مناڵێک لە بەلەمەکە ئەکەوتە خوارەوە دایک و باوکی وازیان لێهێنا هەتا مناڵەکانی تریان لە دەست نەچێت و ئەمان بپارێزن. لەگەڵ دەستپێکی بڕینی بودجەی کوردستان لە بەغداوە لە سەرەتای 2014 و هەروە هاتنی داعش و پەلاماردانی خودی کوردستانیش لە مانجی هەشتی 2014ەوە لەگەڵ ئەوەش هەم پارێزگاریکردن لەم هەرێمە بە قارەمانیتی ئەو پێشمەرگەوە خۆڕاگری ئەو ملەتە لە گرژێرەم قەیرانە و چۆن بتوانین هاوکاری ئەو هەموو خەڵکە بکەین. ئێمە لە کۆتایی ساڵی 2014 و سەرەتای ساڵی 2015 لە زومار دەرچوین. ئەو کاتێ داعش هاتە نێو زومار. لە زومار دەرچوین و چوینە شاری مووسڵ. کرێی خانومان بۆ نەدەدرا. پیاوەکەم کەسێکی بەتەمەنە بەدەست داعشەوە زۆر ئازاری چەشت. ئێستا ئەو نەخۆشە. دواتر لە ڕێحانە دانیشتین و بە قورخانوویەکمان پێکەوە ناو تیای دانیشتنی تراومان بەسەر هات. ئاوارە بووین و هاتین لە خازر دانیشتین. ئێمە لە ماڵەوە بووین ئەوان گوتیان بە خێزانەکان بڕۆنە مەجەسەر پێشمەرگە لەوێ نزیکە. ئێمە شکەل و پەلەکانمان هەڵگرت و بە هەڵە داوان کەوتینە ڕێ. مردین تاواکو گەیشتینە لای پێشمەرگە. پێشوازیان لێ کردین دواتر ئێمەیان گواستەوە خازر. هاتینە کەمپی خازر و هێزەکانی پێشمەرگە بە جوانترین شێوە و بە دڵێکی فراوان و زۆر باشە و پێشوازیان لێکردین. ما دەرگیهێت قوتابخاناوەکردن چکومە کەمپ نەبوون نزیکی 130,000 کەسە مەکردنەت قوتابخانێت پارێزگەها دهۆکێ و تقریبا نزیکی 700 قوتابخانە پڕ بوونش ئاوارە. توێ مابینێداوان چەند هەیڤەکە ما پلانێکە باش دانا کو ئەم بشین کەمپا دروست بکەین تایبەتی 6 کەمپێت مەزن و 130,000 گەل خەلکێکی دی ئەم ڤەگوهێزینە کەمپا. خۆشحالی وەل ئێکی 12 ئەم شیان نزیکی 21,000 یەکێت نیشتە جیبۆنی دروستکەین ینی مەبەستامە پێ خێمەنە. هەم ئاسایشیان بۆ دابین بکەین هەم جێژیان و خزمەتگوزاریەکانی بنەڕەتی ئاوا کارەبایە تەندروستیە خوێندنە بۆیان دابین بکرێ هاوشێوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سنووری پارێزگای هەولێر بگرە بەشداربوون لە هەلیکار و کارکردن وەکو هەر هاوڵاتیەک ئەمانە هەموو ڕێ پێیاندرا بوو. ئێمە یەکەم جار لە حەویجە دانیشت بووین. پاشان تۆپباران دەستی پێ کرد و داعشیش هاتنە ناوچەکە. ئەنجا ئەو گوندانە داعشیان تێدا نییە ڕۆشتینە ئەوێ لەوێ ماینەوە تاکو پەڕینەوە ئێرە. بەڵێ منداڵەکانمان هێنا و خەڵکێکی زۆری شاتون لەگەڵ خێزانەکانمان هاتین ئێرە بینیمان خەڵکەکە دێن ئێمەش لەگەڵەوان هاتین. ئەو کاتەی گەیشتینە وشکانی بە پێ ڕۆیشتین بەرەو ڕێگای حەویجە لە ڕێگا زۆر دیمەنی ناخەژێنمان بینی. ئەو ئافرەتانی دووجیان بوون نەیانەتوانی ڕێبکەن و پاچیانەکەوت. هەندێک کەسی بەتەمەن گیانیان سپارد. مناڵەکان لە برسێتی و هیلاچی ئامردن. دوای 14 بۆ 15 کاژێر گەیشتینە حەویجە. هەر کە گەیشتینە حەویجە چەکدارانی داعش جارێکی تر ئابلۆقەیان داینەوە. هەستمان بە ترسێکی زۆر گەورە کرد و لە خۆمان پرسی ئەم جارە بەرەو چۆ بڕۆین. لەو کاتەیە هەندێک ئۆتۆمبیلی گەورەی بار هەڵگرمان لێ پێیا بوو.
بە خێرایی بووینە چەند بەشێک و هەر 100 بۆ 120 کەسمان چوینە ئۆتۆمبیلێکەوە و ڕۆیشتین. هەندێکمان بەرەو سنووری وڵاتی سووریا و هەندێکی ترمان بەرەو ڕێگەی مووسڵ و دواتریش بەرەو نخێب ڕۆیشتین. پێنج شەو و 5 ڕۆژ بە بیابانە ڕێمان کرد. خواردن و خواردنەوە و هەموو شتێکمان هەر لەو ئۆتۆمبیلانەدا بوو، بێ ئەوەی تەنها بۆ ساتێکیش بوەستین لە ترسیەوەی داعشەکان نەمانگرن. نزیکەی 4 کاژێر بە پیادە ڕۆیشتین، 4 کاژێر. ئەوانش لە گوندەکانی بەرامبەرمان بوون. داعش لەوێ بوو، بەڵام شکست خواردوو بوون. لەبارەی منداڵانەش ئێمە خێزانێکی 7 کەسین، هەروەها ماڵی خەزورانیشمان لەگەڵە، ئەوانیش نزیکەی 5 بۆ 7 کەسن. ئەو ڕۆژە ئێمە دەرچوین 41 کەس بووین، ئیدی هەڵاتین، بۆمبی چەندراومان بینی، تەرمی چەکدارانی داعشمان لە چۆڵاییەکە بینی، تاوەکو گەیشتینە لای حەشتی عەشایری، حەشتی شێخ نەزان. بە جوانترین شێوە پێشوازیان لێکردین، بە خێراتنیان کردین و هەموو پێداویستەکانیان بۆ دابین کردین. پاشان ئێمەیان گواستەوە بۆ مەخمور، هەروەها لە مەخموریش باشترین پێشوازیان لێکردین. اینجا ئێمەیان گواستەوە بۆ دێبەگە. سوپاس بۆ خوا لەو ڕۆژەوەی هاتوین حەساوینەوە، شوێنمان باشە و هەموو شتێکیان بۆ دابین کردوین، کێشەمان نییە. بەخوا ئێستا ژیانمان باشە، سوپاس بۆ خوا. لە مردن ڕزگارمان بوو هاتینێ ئێرە. ژیانمان سەلامەتە، خواردن و خواردنەوە هەیە. بەخوا لەوێ نەمان دەتوانی جگەرەش بکێشین. جگەرە کێشان قەدەغە بوو. هەر کەسێ جگەری کێشا بە 50 جەڵدیان لێ دەدا. کاتێک گەیشتینە نخێبی سەر بە پارێزگای کەربەلا، لەوێ ئاڵای عێراقمان بینی، ئاڵای عێراق. زۆر دڵخۆش بووین، زۆر. هەموو ئامانزانی ئیتر ئەو ئاڵایە ئەمانگرێتە باوەش، ئەمان پارێزێت لە هەموو بەڵایەک. بەڵام بەداخەوە هیچ وەڵامێکی نەبوو، هیچ. هەروەکەوەی پێمان بڵێت ببورن، ناتوانم هیچتان بۆ بکەم. سوپای عێراقی لەو شارەیە هەموو بەڵگەنامە عێراقیەکانیان لێوەرگرتین. شار بە شار دەیان گوێزاینەوە، بێ ئەوەی هیچ شوێنێک بمانگرێتە خۆی. هیچ شارێک پێشوازی لێ نەکردین، تەنانەت بەغدادیش. بۆ کوێ بڕۆین؟ بەشێکی کێشەکان ئەوەیە حکوومەتی ئیتیحادی وەکو پێویست پەیداگری نەکردیە لەسەر ئەوەی بودجە بۆ ئاوارەکان بێت، چکە ئاوارەکان زیاتر لە هەرێمی کوردستان بوونا. لەوانەیە مثلا لە ڕووی سیاسیەوە وەکو شارێک بووە لە هەرێمی کوردستان ئیزافەیەک بێتن، یعنی بەشێکە لەو کێشە سیاسیانەی کە لە ناو عێراقدا هەیە کە پەیوەستە بە شێوازی پێکاتی عێراقی مەسەن شیعە، سونە، کورد، لەسەر ئەو بابەتانە یان دەیسان کە زۆر بە قوڵایی دابسە ئەو ڕوانگەیە بۆیە وەکو پێویست نەبووە. هاریکارێ سەرەکی حکوومەتە هەرێما کوردستانê بووە، چکو هەکەر تو کارە بێ حساب کەی، تو ئاوێ حساب کەی، تو ئەو پێداویستیت ساخلەمی و دەرمانە حساب کەی، تو ئەو دابینکردنە ئەمنیەتێ و ئێمناهی و ئاسایشش لای پۆلیس و ئاسایشاوە ئەوە هەمی مەصرف حکوومەتە هەرێما کوردستانێتێ. لە مانجی 12 2014ەوە ئاوارە بووین. لە سەلاحەدین کۆچمان پێکرا. تاوکو ئێستاش هیچ شتێک نەکراوە لەلایەن حکوومەتی ناوەندی بەغداوە بۆ گەڕانەوەمان بۆ سەلاحەدین. ئێمە هاتینە نێو کەمپەکەوە لە ڕووی هاوکاری و کەلوپەلی خواردەمەنی و تەنانەت نەوتیشەوە هاوکاری باشیان کردین. نزیکەی 3 مانگە ئێمە ئاوارەین، پێم وایە 3 مانگ زیاتریشە لە کەمپی خازرین. بێکەس و بێشوێن ماینەوە، نەمانەزانی چی بکەین. لەو کاتەیە وەک ئەوەی دەنجێک بە جۆمانە بچرپێنێت و پێمان بڵێت بڕۆن بەرەو هەرێمی کوردستان. لەوێ گەلێک هەیە هیچ کات زوڵم لە کەس ناکات. بەرەو هەرێم ڕۆیشتین. ئەو کاتەی نزیک بووینەوە ئاڵایەکی ترمان بینی کە خۆرێکی گەورە لە نێوەندەکەیە بوو. زۆر بە خێرایی ئەشەکایەوە، هەروەکەوەی پێمان بڵێت خێراکەن، وەرن بەخێر هاتن، وەرن لێرە بشوبن. هەستمان کرد فرمێسکەکانمانی سڕی، ئازار و ماندوێتیمانی حەوانەوە. هەرکە گەیشتین توینوێتی شکاندین، سکی برسیمانی تێر کرد، خۆی تێوە پێچین و جەستەی تەزیومانی گەرم کردەوە. وتی فەرمونون بچنە خاکەکەمەوە و بە سەلامەتی بژین، ئێوە پارێزراون لێرە.
ئێوە خەڵکانی بەڕێزن، باوەشی من جێگەی ئێوەشی تیا بێتەوە. چوینە باوەشی گەلێکەوە کە نانەکەیان لەگەڵ کردین بە دوو کردەوە. ئەو گەلەی کە پێیان وتین ئێوە خۆشەویستمانن، هەست بە غەریبی نەکەن، ئەمە ماڵی خۆتانە و ئێمە میوانتانین. ساڵانە ملیارێک و 400 ملیۆن دلار تێچووی خزمەت گوزاریە بنەڕێتەکانە کە حکوومەت هێرم دابینی دەکا بۆ ئاوارەکان. ئەمە ئاو دەگرێتەوە، کە هەرەبا دەگرێتەوە، نەخۆشخانەکان دەگرێتەوە، بەڵام بەشداری حکوومەتی ئیتیحادی لەو بودجەیە تێدانە. ئەوە چاکەی هەرێمی کوردستانە کە بە جوانترین شێوە پێشوازیان لێکردین. پێشمەرگە کەسانی باش و سادەن لەگەڵ ئاوارەکان، هەستیش بە ئازاری ئاوارەکان دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان وەک گەلی هەرێمی کوردستان ئێمە چۆن ئاوارەین، ئەوانیش وەک ئێمە خۆیان بە ئاوارە دەزانن. با جوانترین شێوە پێشوازیان لێکردین. زۆر سوپاسیشیان دەکەین لە بەرامبەر ئەو پێشوازیەیان. وایان نەکرد هەست بکەین ئاوارەین. لەبارەی هاوکاریش هەموو جۆرە هاوکاریەکیان کردوین، لەلایەن ماڵان، هەروەها لەلایەن پێشمەرگە و ئاساییشەوە. هەرکە گەیشتینە ئێرە پارێزگای سلێمانی هەر خێزانەی 750,000 دیناری پێبەخشین، هەروەها ڕاخەری پێداین، زۆپای پێداین، هەموو پێداویستیەکانی دیکەشیان بۆ دابین کردوین. دەستکەفتێکە بۆ ملەتی کورد بە حکوومەتە هەرێما کوردستانێ بۆ گەلین کوردستانێک و ئەف کارە هاتیەکردن نزیکی 1,800,000 کەسە وی ڕەنگی جوان بخۆڤە بگیری و بەشی هەرە زۆرژی حتا بێگاوێژی نزیکی 500 شوان سنووری پارێزگەها دهۆکێنەکە پتر نەبن. کۆی گشتی کە لە هەولێردا سەرەوەی 700,000 ئاوارە و پەنابەری تێدایە کە 114,000یان ئاوارەی کانی ڕۆژئاوان ئەوەکەی دیکە عێراقیەکانن. هەر هەمان دەمدا UN و UNHCR تایبەتی هاریمە کرد هێدی مەکەمپ ئاواکردن. ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان ڕێکخراوی تایبەتمەندن، هەدێکە لە مەجای خۆی کە کاری کردی UNHCR تایبەت بە پەنابەرەبەکان بۆ UNICEF بۆ WHO بۆ WFP بووە. ئەوانە لەو سێکتەرانەی کە تایبەتە بە خۆیان بە هەماهەنگی لەگە بۆردی پارێزگا ئەوانیش بەشداریان کردێ، بەڵام تاکید دەکەینەوە بە قەدەر قەبارەی مەسەلەن ئەو ژمارە زۆرەی ئاوارەکان نەبووە و هەماهەنگی و تەنسیقەکی لەدەست چوارچێوەی ئەو بودجەی لەدەستیان بووە، هەماهەنگێکی زۆر باشمان هەبووە لەگە ڕێکخراوی نەتەوەیە کردوەکان و وەکو یەک تیم ئیشمان کردیە. لە هەرێمی کوردستان پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ حکوومەت، پێکەوە کار دەکەین، هەماهەنگین بۆ دەستنیشانکردنی شوێن بۆ کەمپەنیەکان. ئەوان بەشدارن لە بەڕێوەبردننی کەمپەکان و هەندێکیش لە کەمپەکان هەر خۆیان بەڕێوەی دەبن بە پاڵپشتی ئێمە. ڕۆژ بە ڕۆژ ڕۆڵی زیاتر ئەبینین لە دامەزاندنی کەمپەکاندا. ئێستا ئێمە پشت دەبەستین بە ئەزموونی ناوخۆیی. پێشتر زۆرمان لەسەر هەرێمی کوردستان بیست بوو، بەڵام کاتێک کە بینیمان ئاشکرا بوو ڕێزی مرۆڤ لێرە ئەدۆزیتەوە. ئەوان بەر لە هەر شتێک وەک مرۆڤتەوە بینن، جیاوازی لە نێوان سوننە و شیعە و هیچ ئاین و نەتەوەیەک ناکەن. ئێستا لە کەم پێکا ئەژین فرەنەتەوە و فرە ئاینە، هەموو ڕێزی یەکدی دەگرین. کورد گەلێکی دڵپاک و ئاشتی خوازن. ئێستا بەدڵ ئاواتە خوازین تاچێک بووینایە لەم نەتەوەیە یان تاچێک بووینایە لەم هەرێمە. لەبەرەوەی هەستەکەین ڕێزمان بۆ گەڕاوەتەوە لەسەرم خاکە کە ناوی کوردستانە. بەڕاستی هەستەکەین ئیتر ئێمە پارێزراوین. ڕێکخراوە ناوخۆیەکانیش ئەوەی کە زۆر کارا بووە بە حقیقەت دەستگای خێرخوازی بارزانی بووە بە ڕێژەی لە پێشەوەی هەموو دەستگاکان
لەگەڵ ئێمە دەبوونە لە کەمپەکان بوونە بە خێرا هاوکاری پەنابەرەکانیان کردیا دەستگاکانی دیکەشە بۆ بەژێوە ڕوانگە بووە ڕۆناهی بووە دەستگای دیکەش تێدا هەبووە بەڵام دەگەڕێ بە دەستگای خێرخوازی بارزانانی لە هەموو دەستگاکان زیاتر لەسەر ئاستی ڕێکخراوە خۆماڵەکان کاری کرد ئەڕۆ بە دڵنیاییەوە پێداویستەکانیان بەسەردا دابش دەکەین ئەگەر دابش نەکرا دێمە لاک دێمە مەخموریش وەرە سەر چاو بەخێر بێ لەگەڵ دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ لە هەفتەی دەی 2016 کە 24 دا یەکەم وەجبەی ئاوارە لێرە وەرمانگرت دەستگای خێرخوازی بارزانانی تاکە ڕێکخراو بوو لێرە بۆ پێشکەشکردنی سەرجەم خزمەتگوزاریەکان لەوانە خواردنی گەرم کە ڕۆژانە 2 جەم خواردنی گەرمیان پێشکەش ئەکاتن هەروەها دابینکردنی پێداویستەکانی تری ژیان نزیکەی 15000 عائلە لە هەر 5 کەمپەکانی خازر و حەسەن شام نیشتە جێگران جگە لەوانەیە کە لە کەمپەکانی تر کە پێشتر ئاوارە بوون بە حرکەمان هەیە هەر شەمان هەیە کەمپەکانی دیبەگەمان هەیە کە ئەوانیش نزیکەی 5000 خێزانیان تێدا نیشتە جێکراوە. زۆربەی ئەوانەی کە لەناو کەمپەکاندا ئەژین سەتا نواتی خەڵکی عەرەبە کە لەناو کەمپەکاندا ئەژین بەتایبەت لەناو ئەو کەمپانەی ئێمەدا. ئەم کەمپە کە دروست کراوە لەلایەن ڕێکخراوی UNHCRەوە بە هاوکاری و هەمانگی پارێزگای سلێمانی و دەکەوێتە سنووری ناحیەی عەربەتەوە سەر و پارێزگای سلێمانی ئەم کەمپە سەرەتا لە 24 شەشی 2015 دروست کراوەتەوە بە ڕووی ئاوارەکاندا و تایبەتە بە ئاوارەکانی پارێزگای سەلاحەدین و پارێزگای مووسڵ کە خەڵکەکەی بە شێوەیەکی گشتی پێگاتون لە عەرەبی سەلاحەدین عەرەبی مووسڵ کوردانی یەزیدی شەنگال کوردی شەبەک و تورکمان لێرە بە شێوەیەکی گشتی 2800 خێزان لێرە نیشتەجێن. ئەوەی کە منەیڵێم خەیاڵ نییە بەڵکو ئێرە ئەو بەشەیە کە بۆتە نمونەی ئاسایش و پێکەوە ژیان و کەلتورێکی مرۆڤ دۆستانە کە ئەکرێت تەواوی عێراق چاوی لێ بکات. لە دوای 2003ەوە نەمان بینی هیچ بستەخاچێکی عێراق ململانەیەکی قێزەوەنی تایفی ئاینی باڵی بەسەردا نەکێشا بێت جگەل لەم هەرێمەی کە ئێستا داڵدەی ئێمە یاوە. لە داهاتووە ئێمە بۆ مناڵەکانمانە گێڕینەوە کە کوردستان بۆ ئێمە نمونەی شارستانیەت بوو. فێری خۆشەویستی و پێکەوە ژیانی کردین. فێری کردین چۆن بتوانین ڕێز لە هەموو بیر و ڕاو نەتەوەیەک بەبێ جیاوازی بگرین. ئەم فەرهەنگە دەوڵەمەندەی خەڵکی کوردستان وەکە حکوومەتیش پەیڕەوی کردێ لە بەها پڕبەها مرۆییەکان هاوکاری و یارمەتیدانی خەڵکە هیچ فشارێک نییە لە کوردستان بۆ هیچ کەسێک کە لە ژێر فشاردا بگەڕێتەوە چون بڕامم بەو بابەتە نییە کە خەڵک بخرێتە ژێر فشارەوە بستۆزیێ شوێنی خۆی بۆی ئەوەی پێمان بکرێت و کە بەردەوام بین ئێمە هاوکاریەکان دەکەین و خزمەتی خەڵکیش دەکەین و خزمەتی پەنابەرەکانی دەکەین. بە تەنگەوە هاتنمان لەلایەن کوردەکانەوە وای کرد کە بەڕاستی خۆشەویستیمان بۆ ئەم هەرێمە گەورەتر ببێت. هەر لە خۆشەویستیمانەوە بۆ کوردستان هەمومان بە خوێن بەخشین کاری پێشمەرگەمان بەرز نرخان. ئەو پێشمەرگانەی بێجیاوازی بەرگری لە هەموو خاکی عێراقەکەن وەک نەینەوا و حەویجە ئەوەش بۆ پاراستنی هەموو ئەو نەتەوە و ئاینە جیاوازانەیە کە لەسەر ئەو خاکانە ئاژین. ئەم خاکە لە هەموو بەشێکی عێراق بەبێ جیاوازی خەڵکانی ئاوارەی جێکردوتەوە لە نەینەوە لە حەویجە لە سەلاحەدین لە شەنگال لە هەر جەیەک کە شەڕی داعش ڕووی تێکردووە. ئێستا ئێمە لەم هەرێمە لە هیچمان کەم نییە زۆر بەڕێزەوە ئاژین لە هیچیش ناترسین.